گفتوگۆی زیاتر ئەکەین بۆ گفتوگۆی زیاترەکەین ئەوەی کە بینیمان و بیستمان لە شرۆڤەکارێک بوو کە باسی لە هەرێمی کوردستان کرد. دەمانوێت بچین لە پارێزگاکانی خوارو و ناوەڕاستی عێراق بزانین ئەم دادپەروەری کۆمەڵایەتیە بە چ شێوەیەکە، چونکە ئەمڕۆ ڕۆژی دادپەروەری جیهانیە، دادپەروەری کۆمەڵایەتی جیهانیە. با هەرباسی هەرێمی کوردستان نەکەین، با بزانین لەولا چ خەبەرە. ئێمە خۆشی بێ ترشی بێ ئەمە لینکێکی بەهێزمان لەگەڵ عراق و بەغدا هەیە. ئێمە هەرێمێکی سەر بە عراقین، بۆیە مامەڵەی ئێمە لەگەڵ ناوەڕاست و خواری عراق زۆر پەیوەستە بە بێکەوە ژیان بەو دۆخە کۆمەڵایەتی کە لە هەموو عراق و لە هەرێمی کوردستانیش هەیە. لەسەر ئەم بابەتە قسە دەکەین. ئاهەنگ ئەنوەر پارێزەر لە بەغدا لەگەڵمانە. بەڕێز ئاهەنگ سڵاوت لێبێ، بەیانیت باش. لەوە دەست پێ بکەین لەگەڵ میوانێکمان پێشتر لەگەڵ کاکیاسین قسەمان لەسەر ئەو دادپەروەری کۆمەڵایەتی کرد کە لە هەرێمی کوردستان و لە شارە جیاوازەکانی کوردستان هەیە. ئێمە لەوە دەست پێ بکەین نەبوونی دادپەروەری کۆمەڵایەتی لە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان ژینگەیەکی چۆنی دروست کردووە. ئێمە ڕۆژانە هەواڵی جیاواز لەم شوێنە دەبینین، لە کەرکووک و لەو گوندانەی دەوروبەری کەرکووک دەبینین کە زەوی جوتیاران دەستی بەسەردا دەگیرێ، هێرشی کۆمەڵایەتیان دەکرێتە سەر. ژینگەکە چی دەگوزارێ بەگشتی لە کەرکووک و دەوروبەر و ناوچە دابڕێنراوەکان؟ سڵاو و ڕێز لە ئێوە و لە بینێرانی خۆشەویست. زۆر سوپاس بۆ میوانداریکردمان و بەشداریکردمان لەم بەرنامەیەدا. دیارە ئەمڕۆ ڕۆژی جیهانی دادپەروەریە، کۆدادپەروەری کۆمەڵایەتی کە لەلایەنێتەوەی گرتوەکانەوە ئەم ڕۆژە دیاری کراوە لە جیهاندا. بەداخەوە ئەوەی ئەگوزارێت ئێستا لەم دۆخەدا دیارە دادپەروەری کۆمەڵایەتی خۆی فەلسەفەیەکی سیاسیە بۆ حکومڕانێکی دادپەروەرانە لە وڵاتدا، بەڵام ئەمەش لەلایەن ئیدارەیەکی خاوەن حکمت و بە سەلیقە ئەم دادپەروەریە ئەنجام ئەدرێ. دادپەروەری کە کۆمەڵک خاڵ لە خۆی ئەگرێ لە مافی مرۆڤ، لە یەکسانی، لە پەروەردە و فێرکردن، لە دابینکردنی زەویزار و شوێنی نیشتەجێبوون بۆ تاکی کۆمەلگا، هەر لە دابینکردنی پێداویستە تەندروستەکان. بەڵام بەهۆی ئەو فەوزا ئیدارەی کە ئێستادا ناوچەکەی گرتوتەوە کە ئەمیش دەسەڵاتی عێراقا، بێگومان کەرکووکیش ئێستا لەژێر سایی ئەو دەسەڵاتەیە جیاکارێکی تەواو ئەکرێ لە هەر لە پرسی دامەزراندنی گەنجان لە ناوچە جێناکۆکەکان کەوا کورد بێ بەشە و داگیرکاری زەویزار و مڵک و ماڵی کوردانی ئەو سنوورە و سەراڕێی ئەوەش لە بابەتە لە پرسە یاسایەکاندا کە خۆی دادپەروەری خاڵێکە لە پێویستە لە ژێر سێبەری یاسا و دەستوردا بێ، بەڵام لە ڕووی ئەمنیشەوە هەموو ئەمانە پێچەوانەیە هیچ یەکێک لەم خاڵانە جێبەجێ ناکرێت. ئەمەش وەکو ئاماژەمان پێی کرد ئەگەڕێتەوە بۆ ئەو فەوزا ئیداری و سیاسەیی کە لە ئێستادا هەیە. بۆیە ئێمە هیوادارین کە بەڵێ جگە لەوەی کە ئێمە هەمیشە لەگەڵ بەغدا هیوادار بوون و هیوامان خواستوە، بەڵام تا چەندە بەزەقی پێشێلکردنی مافی مرۆڤ و هەروەها نەبوونی حکومێکی ڕەشید وای کردووە کە کارەکانی ئێوەی پەرلەمانتار یاخود کەسانی سیاسی لە بەغدا سەختتر ببێت. جگە لەوەی کە هیوا بخوازن هەمیشە جەنگ بکەن بۆ بەدەستهێنانی دادپەروەری کۆمەڵاتی بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بەتایبەتی ئەو ناوچانەی کە ناوچە دابڕێنراوەکانن. دیارە ئێمە لە بەغدا کارمان وەکو پارێزەرێک و وەکو چالاکوانێکی نەبوارەکانی مافی مرۆڤدا لێرە کارەکەین. کارکردنیش لێرە زۆر سەختە. ئەتوانم تا ئاستێک ئاماژە بەوە بکەم کارکردن لە بواری مافی مرۆڤە وەکو خەیاڵ پڵاوی وایە و زۆر سەختە. ئێمەش ئیسڕاڕەکەین لەو بوارەدا، چونکە پرسی مافی مرۆڤیش ئامانج لێی بەدیهێنانی دادپەروەری کۆمەڵایەتیە و تا ئاستێک ئێمە کارمان لە ناوچە جێناکۆکەکان کردووە بۆ ئەوەی پێداویستی سەرەتایەکانی تاک لە کۆمەڵگەدا بەدی بهێنرێت.
و بەردەوامی شەبین هیوامان وایە لە ئێستادا کار لەسەر خەڵکانی خاوەن بڕیارەکەین لە ناوەندی دەسەڵاتدا بۆ ئەوەی بتوانن بە هەمومانەوە ئێمە وەکو مافناسێک وەکو چالاکوانێکی مافی مرۆڤ بتوانین لە داهاتوودا ئایندێکی پرشنگدارتر بۆ یەکسانی و دادپەروەری لە کۆمەڵگا بەدەی بهێنین بەڵام ئەمەش باج و قوربانی و ماندووبوونی زۆری ئێوێ هەرچەندە ئێمە ماندووبوونێکی زۆرمان ئەنجامداوە بەڵام بەردەوامە بین ڕناوەستین لە پێناو ژیانێکی شایستەتر و شەرفمەندانەتر بۆ هاوڵاتیانی خۆمان. باشە خاتووە دەبینین لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆری عەرەبنشین هەن ئێستا لە هەولێر و سلێمانی و دهۆک و لەم شوێنانە دادەنیشن و خەریکی کاری خۆیان ڕۆژانە زۆر زۆر بە ئاسایی بەشێکیان بەهۆی ناسەقامگیری ئەمن و ئاساییشەوە لە بەغدا و خواروی عێراقەوە هاتون بۆ هەرێمی کوردستان بەشێکیان بەهۆی هێرشی کۆمەڵایەتی و نادادپەروەری کۆمەڵایەتی ڕایان کردووە هاتون بۆ هەرێمی کوردستان بەشێکی کەمی کورد لە بەغدا و لە خواروی عێراق دەژی بەڵام وەکو هەندێک جار دەبێنرێ وەکو هاوڵاتی ژمارە دوو مامەڵەیان لەگەڵ دەکریان سەیریان دەکرێت ئێمەی کورد پێویستە چی بکەین بۆ ئەوەی بەغدا مامەڵەی لەگەڵ کوردەکان بگۆڕێ. ئێمە سیاسەتی خۆمان بە ڕاستی ئەنجامەدەین بەڵام دیارە ئەو عقڵە تائیفەی کە لە لای ئەوان سابت و جێگیر و نەگۆڕە ئێمە پێویستە بەردەوام بین لەسەر سیاسەتی دیبلۆماسیانە و ئاشتیانی خۆمان چونکە ئەو پەیڕە و پرۆگرامی ئێمە کاری لەسەر ئەکەین ئەوە یاسای دادپەروەریە ئەو برێماکانی دادپەروەریە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە لە ئێستادا وەکو ئاماژەمان پێی کرد خۆشمان بێت یان نەبێت ئێمە لە عێراقدا ژین و لەگەڵ عێراقداین بۆیە ئەبێ هەوڵەکانمان شڕ بکەینەوە لە ڕێگەی سیاسەکانمانەوە لە ڕێگەی کەسانی کۆمەڵایەتیمانەوە بەردەوام بین لەو لینک و پەیوەندیانەدا تاوەکو بتوانین دۆخەکە چارەسەر بکرێن ئەوەی ئەکرێ لە عێراقدا و لە بەغدادا تەنها ئەتوانم بڵێم تەنها بەرامبەر کورد ناکرێ جیاکاری لە نێوان مەزهەبەکان و ئەو ئاینانەشی بەدەر لە ئیسلامن ئەو تەجاوزایان ئەو بێبەشکردن لە مافەکانی ئەوانیش ئەنجام ئەدرێن بۆیە تاکە ڕێگەیەک لە ئێستادا من ئەی بینم تەنها بەردەوام بوون یا برەودان بە دانوستانەکانمانە لە بەغدا تاوەکو بگەینە ئەو بیانگەێنین بەو قەناعەتە کە ئێمەش وەکو میلەتێک مافی خۆمانە بمانەوێت لەسەر ئەم خاکە بژین و ماف و ئیمتیازاتەکانیشمان وەربگرین وەکو ئاماژەمان پێی کرد ئەو خاڵانەی سەرەوەیە کە هەر لە پرسی ئابووریە هەر لە پرسی سیاسیە هەر لە پێگە و موقعی ئیدارەکانە کە پشتی کووردا لە ناوچە جێناکۆکەکان و بەختادا باشە تەنها تاکە ڕێگە برەودان بە گفتوگۆی دیبلۆماسیانە و سیاسیانەیە. باش جگە لە پشکی خەڵکی هەرێمی کوردستان یاخود ناوچە جێناکۆکەکان بە تایبەتی ئەگەر پرسی هەرێمی کوردستان زەقتر بکەینەوە تا چەندە نادادپەروەری کۆمەڵایەتی باسە ئابوووریەکەی بکەین لە ڕوا ئابوووریەکەیەوە کە دابەشنەکردنی سەروەت و سامانی وڵاتە بەسەر تەواوی خەڵکی وڵات بە جۆرێک کە نە ئەوەیە ئەوان ڕازی بن ئێمە بۆ خۆمان ببین بە وڵاتێکی سربەخۆ نە ئەوەشە ئەو مافانەی کە هەمانە لە ڕووی بەشە بودجەی خۆمانەوە سربەخۆیی خۆمان لە ئابوووریەکی سربەخۆ ئیزنی ئەوەشمان نایەن تا چەندە ئەمە زەقەوە دیارەوە دەبینرێت کە مافی خەڵکی هەرێمی کوردستان هێشێل دەکرێت بە دەستخستنە ناوقوتی خەڵکی هەرێمی کوردستان بە نەدانی بەشە بودجەی هەرێمی کوردستان ئەمە نادادپەروەریەکی دیکە نییە؟ ئەمە دادپەروەریەکی سەرەکیە چونکە هیچێک لەو خاڵانی کە کاری لەسەرەگرێت پرسی ئابووری و دابشکردنی داهات و خێروبێری وڵاتە بەسەر هاوڵاتیانی وڵاتە بێجیاوازی بەڵام لە ئێستادا ئەمە هەموو پێچەوانە بووەتەوە
بۆیە ئێمەی کورد پێویستە ڕوو لە نەتەوەی گرتوەکان بکەین ئەم پرسە زەق بکەینەوە لەوێ و نەهێڵین ئەمە بەسەر ئەم عقلێتە شۆفێنزمەی کە لە ئێستا لە ناوەندی دەسەڵاتی عێراقدا حکمەکەن ئەیانەوێ کورد برسی بکەن و قوتی تاکی کورد ببڕن بۆیە پێویستە ئێمە بەردەوام فشارە نێودەوڵەتەکانی خۆمان ئەنجام بدەین بۆ سەر دەسەڵاتدارانی عێراق تاوەکو چەسپاندنی دادپەروەری بهێن نەجی و مافەکانی خۆمان وەرگرینەوە. باشە هاتووان جیاوازی لە نێوان نەتەوە و پێکاتەکان بەگشتی لە عێراقەیە ینی ئەوەی کە دەکرێت تەنیا بەرامبەر کورد نییە ڕاستە کورد وەکو با بڵێن ڕکابەری سەرەکی تەمەشا دەکرێت بە نمرەیەک لەگەڵ کوردە ڕکابەریەکە بەڵام لە عێراق بەگشتی تورکمان دەژی کریسیان دەژی یەزیدی دەژی ینی نەتەوە و ئاینی جیاواز لە سابیە دەژی ئەمانە هەموو لە عێراقدا دەژین هەمان مامەڵە لەگەڵ هەمویان دەکرێت واتە ئەو نادەت پەروەری کۆمەڵایەتی تەنیا لەگەڵ کوردە لەگەڵ هەموو پێکاتە جیاواز و نەتەوە جیاوازەکانی دیکەی عێراق دەبین پێ ئێمە توانین بێ ئاماژە بەوە بکەین کە نەک جیاوازی دژایەتی کورد ئەکرێت یعنی ئێمە توانین بڵێن جیاوازی لە ماف و دژایەتیکردن ینی جیاکاری هەیە فەرقێکی هەیە ئەوەی بە کورد دەگرێت ئەو پەڕی دژمنایەتیە چونکە لە وجود و بوونی کورد ترسیان هەیە ئەوەی لەگەڵ ئەوانە ئەکرێت ئەتوانین بڵین تا ئاستێک مافیان نادەن وەکو ئەو مەزهەب یان ئەو تائیفەی کە سەر بە ناوەندی دەسەڵاتە بەڵام کورد دژایەتی ئەکرێت لەوە دەرچوە تەنها مافی پێنەدەن بۆیە لە هێز و ئیرادەی دەسەڵاتی کوردی دەترسن بۆیە گەیشتۆتە ئاستێکە پەلاماری بڕینی موچە بدەن و لە ڕێگەنەدەن کورد بگەڕێتەوە مووقع ئیداری و سیاسەکانی خۆی یانیش ئەگەر هەبێت ئەو پەڕی دژایەتی بکرێن یان ئەو کەسانی ئێمە کە لە پۆست و ئیداری سیاسیدان ئەگەر مفاتەحەی ئەو وەزارەتانە بکرێن وەڵامیان نەدرێتەوە بە هەموو جۆرێک ڕێگری لە کاریان بکرێت و ئاستەنگیان بۆ دروست بکرێت وەکو ئاماژەم پێکرد ئەوەی ئێستا ڕوئەدا لە عێراقدا هەموو شتێ ڕوئەدا تەنها دادپەروەری کۆمەڵایەتی ڕوونە ئەنجام نادرێت. بەڵێ سپاس دەکەین خات و ئاهەنگ ئەنوەر پارێزەر لە بەغداوە لەگەڵ ئێمە بۆیت سپاس بۆ وەڵامدانەوەکانت بەردەوام بن لەو جەنگەی کە بۆ گەلی کورد بۆ خەڵکی کورد بە تایبەتی ناوچە دابنڕانەوەکانی هەرێمی کوردستانەی کەین بۆ هیوای ڕۆژە بگەڕێنەوە سەر نەخشەی هەرێمی کوردستان. زۆر سپاس بۆ تۆ.